لافەوزیانی زۆری بە کێڵگەکانی بەرەمێنانی ماسی جوتیارانی سنووری تەختەق و شوان گەیاندووە. زیانەکان بە نزیکەی 10 ملیار دیناری عراقی دا خەمڵێنرێن. ئەوەش کاریگەری زۆری لەسەر بەرەمێنانی ماسی دروست کردووە. هاوکار لە کۆی 4 حەوزی ماسی تەنها دانەیەکی بۆ ماوەتەوە. ئەو هاتوۆتە نێو یەکێک لە حەوزەکانی کە ئێستا بووەتە دەشتایەکی شەقشەقکرا و وەک ئەوەی نەئاوی دیبێت نەباران. 2500 بۆ 3000 ماسی تیا بوو، ئێستا هیچی تیا نەماوە و لە کۆی نیگەرانە و خوازیارە حکوومەت لەگەڵ جوتیارانی دیکە قەرەبوویان بکاتەوە. تەسەوری ئەومان نەیەکرد بۆ شێوێ ئاو زیادکە لە بەرەوەی نەمان بینی بۆها لە ناکاوێگە و ئاوە زۆرە بێ و بەسەر و حەوزانەیە بکەوێ. من خۆم 4 حەوزم هەیە، 3 حەوزیان ئەو بەسەری کەوتە بوو. حەوزی یەکەمم 3500 ماسی تیا بوو، حەوزی دووەمم بەچکەی تیا بوو، بەچکە ماسی وردی تیا بوو، تقریبا 100,000 ئاوا ماسی تیا بوو، دووگرێ بۆ سێگرێ بوو لەو کاتەیە. و حەوزی سێم شم دەکا ئەو حەوزێکەوە لە ناوی ڕاوەستاوین تقریبا 2500 ماسی تیا مابوو. زۆرێک لە کێڵگەکانی بەرەمێنانی ماسی مۆڵەتی فەرمیان نییە. ئەوش گرفتی گەورەی بۆ جوتیاران دروست کردووە لە قەرەبووکردنەوەیان. جوتیارانیش دەڵێن حکوومەت ئەمە بە هەل دەزانێت بۆ قەرەبوو نەکردنەوەمان. بەڵێ بەشێکی زۆری پرۆژەکان مۆڵەتیان نەبووە، هەتا ئێستاژ ئەوە بەهانەیەکی باشە بۆ ئەوەی کە حکوومەت خۆی بدزێتەوە لە قەرەبووکردنەوەی خاوەن پرۆژەکان، لەگەڵ ئەوەی هەندێک لە خاوەن پرۆژەکان مۆڵەتشیان هەیە، حکوومەت هەتا ئێستا هیچی بۆیان نەکردووە و هیچ قەرەبوویەکی نەکردوێتەوە، تەنها لیژنەیەک دەرچووە ئەو کاتە خەملاندۆتی و هیچ بابەتێکی تر. بە گوێرەی ئامارەکانی کشتتوکاڵ لە سنووری قەزای تەختەق و ناحی شوان 500 جوتیار زیانیان بەرکەوتووە. کشتتوکاڵش پاڵپشی جوتیاران دەکات و لیژنەی پێکێناوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتووان. کۆنووسمان کردووە بۆ وەزارەتی ناوخۆ و بۆ لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی ناوخۆیە کە تا ئێستا هیچ جوتیارێک قەرەبوو نەکراوەتەوە. خۆتان دەزانن لە قەزای تەختەق سامانی ماسی بە ڕێژێکی بەرچاو هەیە، دەتوانین بنین ڕۆژانە 50 بۆ 60 تەن ماسیمان هەیە، بەس بەداخەوە ئەمسا زەری زۆریان بێکەوت. داوای حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکەین بە تایبەتی بنە سەرخەت و بەجددی ئاورێک لەو برا جوتیاران بتێنەوە، چونکە لە پاش سامانی نەوت سامانی ماسیە. ساڵانە حکوومەتی عراقی بودجێکی تایبەت تەرخان دەکات بۆ کارە ساتە سروشتیەکان، بەڵام وەکو پێویست لایەنە پەیوەندیدارەکان کار بۆ جێبەجێکردنی ناکەن. یاسانەسانش دەڵێن دەتوانرێت بە گوێرەی یاسا سەرجەم جوتیاران ئەوانەی کە مۆڵەتیشیان نییە سوودمەند بن لە قەرەبووکردنەوە. لە ڕووی یاساییەوە زیان لێکەوتوانی کارە ساتی سروشتی بە پێی یاسای بودجێ عێراقی فدراڵ بۆ ساڵەکانی 2023-2024 کە تێیدا لە بڕگەیەکیان بە ڕوونی بڕی 500 ملیار دینار تەرخان کراوە بۆ فریاگوزاری لە ناکاو واتە موازنە تایرە، کە تێیدا ئەو زیان لێکەوتوانی بۆی کارە ساتی سروشتیەوە تووشی زەرمەند دەبن قەرەبوو بکرێنەوە. تێیدا قایمقامیەت دەبێت لە لیژنەیەک پێک بێنێ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ کە تێیدا بۆ خەمڵاندنی زیانەکان بێ بۆ برا جوتیارەکان، لەوێشەوە بەرز بکرێتەوە بۆ ناوەندی قەیرانەکان GCC و پاشانش بۆ ئەنجومەنی وەزیران کە تێیدا لەو بودجەی دیاری کراوە قەرەبوویان بکرێتەوە. ڕێکارەی داریەکانی ڕوون و ئاشکرایە پێویستە یەکەی کارجێڕی ئەو شوێنە بەرزی بکاتەوە. لە سنووری تەختەق و شوان کە لەسەر زیەی بچووکن بە هەزاران حەوزی ماسی بە تەنیشتیەکەوە ساڵانێکە دروستکراون. هەندێکیان مۆڵەتیان هەیە و هەندێکیشیان نیانە. ئەو جوتیارانەی کە خاوەنی حەوزەکانن ساڵانە بە هەزاران تۆن ماسی دەخەنە بازاڕەکانی هەرێمی کورسان و عێراقەوە، بەڵام گەر قەرەبوو نەکرێنەوە ڕەنگە توانای هەناردەکردنی ماسیان زۆر کەم بێتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا.